پێکهێنانی کابینەی نوێیەمی حکوومەتی هەرێمی کوردستان نزیک بووبەوە، بەڵام پابەندنەبوونی پارتی بە ڕێکەوتنی 5 شوبات لەگەڵ یەکێتی نیشتیمانی کوردستان پێکهێنانی ئەو کابینەی دواخست. بۆ هۆیشەوە یەکێتی نیشتیمانی کوردستان بایکۆتی کۆبنەوەی 18 شوباتی پەرلەمانی کوردستانی کردو تا ئێستاش نەچۆتەوە هۆڵی پەرلەمان. ئەندامێکی مەکتەبی سیاسی یەکێتی نیشتیمانی کوردستانش دەڵێت کۆبوونەوەکان بەبێ یەکێتی کەم و کوڕ دەبێت و لەنگی تێدەکەوێت. چارەسەرکردنی پەرلەمانیش و کۆبوونەوانی پەرلەمانیش باشتر دەبێتن کە یەکێتیش بەشداری تێدا بکاتن. ئەگەر یەکێتی بەشداری تێدا نەکاتن مشکلەکان چارەسەر ناکرێتن و لەنگ دەمێنێتن، هەر فەراغێک دەمێنێتن. لەویش ئەوەیە کە وەکو ئاماژەم پێکرد. بەڵام پێشی پەرلەمانیش دەبێت پارتی یەکێتی ڕێککەون، زمری ڕێککەوتنەکانیش پەرلەمان چۆن بەڕێوە بن و کەرکووک بەغدایە هەمووی ئەبێ باز بکرێت. ئەندامێکی مەکتەبی سیاسی حزبی شوعی کوردستانش دەڵێت تا ئێستا نەتوانراوە هێڵە گشتیەکانی کابینەی نوێیەم دیاری بکرێت. ئەوەش مەترسیەکان لەسەر ئەزمموی هەرێم زیاد دەکات. بۆیە پێویستە لە چوارچێوەی بەرژەوەندی هاوبەشی گەلی کورد حەزبەکان بگەن بە ڕێکەوتن و کۆتایی بەم دۆخە چەقبەستووە بهێنن. لەسەر بنەمای لێک تێگەیشتن و بەرژەوەندی هاوبەشی میلەتەکەمان بتوانن کەوا جنگە سەرچەکانی پەرلەمان و حکوومەت و دام و دەستگاکانیدا دروست بکرینەوە. من پێم وایە گوشارێکی زۆر هەیە، گوشارێکی میلی جەماوەری گوشارێکی دەرەوە هەیە بۆ ئەوە زیاتر لەوە ئەم پرۆسیە دوانەکەوێ لەبەرەوەی مەترسیەکەی لەوەدا هەم دەرەوە متمانی بێمە لاوااستە دەبێ وەک گەلی کوردستانیش متمانی بە هەڵبژاردن نامێنێ. نزیکەی 5 مانگە هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان ئەنجام درراوە، بەڵام تا ئیسا لایەنەکان نەگەیشتون بە ڕێکەوتن بۆ پێکهێنانی کابینەی نوێیەمی حکوومەتی هەرێم. هۆکاری سەرەکی دواکەوتنی پێکهێنانی حکوومەتی هەرێمیش دەگەڕێتەوە بۆ پابەندەبوونی پارتی بە ڕێکەوتنی 5 شوبات لەگەڵ یەکێتیدا، چونکە وەکو وتەبێژی یەکێتی نیشتیمانی کوردستان ڕایگەاندووە بەشداری لە پەرلەمان و حکوومەت ناکەن تا ئەو ڕێکەوتنە ئیمزا نەکرێت. سیروان حوسێن، کورسان نیوز، هەولێر.